وڵا زان خۆشەویستانمان لە تەوریەکەمی بەرنامەکەماندا باز لە ژیان و پێگە و کەسایەتێکی گرنگ دەکەین. ئەویش مامۆستا شێخ محەممەد بەرزنجی کە لە ڕابردوودا پێگەیەکی گەورە و ڕۆڵێکی بەرچاوی گەڕاو لە نێو کۆمەلگادا، چ لە کای سیاسی چ لە کای کۆمەڵایەتی لە زۆر بواری دیکەدا. مامۆستا بە درێژایی مێژوو هەل لە لاوێتیەوە و تاوەکو وفاتی توانیوێتی خەباتێکی گەورە دژی زوڵم و ستەم، دژی ئەوانەی کە زوڵمیان لە میلەتە کردووە، وەها پێچەوانەی ئاینی پیرۆزی ئیسلام بوون هەوڵی داوە کە دژیان بۆسێتەوە بە شێوازێک لە شازەکان لە هەر قۆناغێکدا لە هەر ساتێکدا پێویستی بە جیاوازی خەباتەکانەوە بێ ئەو پەیڕەوی کردووە. هەڵبەت لە نێو ڕابوونی ئیسلامیدا بە درێژایی بوونی ڕابوونی ئیسلام لە نێوی کورساندا چەندین کەسایەتی کاریگە ڕۆڵی بەرچاویان گێڕاوە. ئەمڕۆ باز لەم کەسایەتیەک گرنگ و کاریکەرە دەکەین کە مامۆستای خوا لێی خۆش بوو، مامۆستا شێخ محەممەد بەرزنجیە کە بەڕێز مامۆستا محمود ئازادی هاوڕێ و هاوسەنگەری مامۆستای کۆچکردو لەگەڵمان میوانە. مامۆستا گیان زۆر بەخێر بێ، سپاس بۆم دەرفەتە. بەخێر بێ یاخۆ سەر چاومان. مامۆستا گیان پێشێ بینە سەر بابەتەکەمان بە درێژایی مێژوو و ئەزمموی جەنابتان، ڕۆڵی مامۆستایانی ئاینی، ڕۆڵی کەسایەتی هاوشێوی جەنابەت و هاوشێی مامۆستا محەممەد چۆن دەنرخێنی، چۆن پێگەیەکیان هەبووە لە نێو ڕابوونی ئیسلام لە نێو کۆمەلگای ئێمەدا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. من بيجا مشتي زوز باسي جناب تانكي كأركو أزيتو ما نبوتان ششاو بوم كار بيروزا داواكي لخواي قولو ميربان كخوا بلو باي ما وصاش محمد برسكاتو و خواهی گەورە و میێرەبان لە ئێوەشێ مەشخۆش بێ ئینشاءالله. بەڕاستی مامۆستا شێخ محەممەد لە هەموو ڕوویەکەوە باڵا بوو، یعنی لە ناحیەی علم و زانیاریە مامۆستا عالمێکی بەرز بوو. یعنی کاتی خۆی ئێمە لە ساڵی هەشتاکانە من لە مزگەوتی ئازادی بووم، کۆمەڵە فەقێشم هەبوو، کەم جومعە نەچوونە بۆ جومعەکانی مامۆستا لە شانێری، ئەچوونە خزمەتی نوێژمان نەکرد و جومعەمان نەکرد و یعنی گەشتبی نەبووین بە وتار و فەرمایشتەکانی، چونکە پیاوێکی عالم بوو لە هەموو ڕوویەکەوە. ئەگەر مەسەرەن باسی لە چەند شتێک بڕۆشتایە علمیەن ئەو شتەی تەسبیتە کرد. جا بەڕاستی مامۆستا شێخ محەممەد خەڵقێکی زۆر پابەدبوو پێوەی لە هەموو ڕوویەکەوە، لە ناحیەی ئەدەب و ئەخلاق و ڕەوشی جوان و ئاکاری بەرز، و لە ناحیەی علم و زانیاری، لە ناحیەی مەسەلەن هەڵس و کەوت لەگەڵ خەڵقیدا مامۆستا زۆر پایە بەرز بوو لەو بارانەوە. جارێ پێش هەموو شتێکە مامۆستا ئیمان و بڕوایکی پسەوی بەخوای گەورە هەبوو، یا قورئانیش موژدەیەکی خۆشی هەیە بۆ ئەم ئیمان و عەمەلی ساڵحە. وەکوتم مامۆستا شێخ محەممەد ئیمانێکی مەحکەم و قایمی هەبوو و عەمەلی ساڵحیشی هەبوو. ئەجا خوای گەورە و میهرەبان ئایەتێکی موژدە خۆشکەری هەیە لە ئاخری سوورەی کافا کە فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم إن الذين آمنوا وعملوا الصالحات كانت لهم جنات الفردوس نزلا خالدين فيها لا يبغون عنها حولا. يعني بەڕاستی ئیمان و بڕوایکی پتەی بەخوای گەورە هەبوو، ئیمانێکی بەخوای گەورە پتەی بەخوای گەورە هەبوو بە پێغەمبەرەکان، بەو کتێبانەی کە خوا نادوێتە خوارەوە، و ئیمانی هەبوو بە مەلایکەکان. مامۆستا هەر ئەم ئیمان و هەم ئەم خشوعاوە ئەکات کە گوێگر لە وتارەکانی کەسێک کە گوێ بۆ قسەکانی گرێ بگاتە دڵ، یانی یەکسەر کاریگەری بێت. یعنی مەسەلەن زیاتر بە چی دەرکی ئەوە کرێ؟ بەڵێ بەوە کە تەئسیراتی وتارەکانی قسەکانی، مەسەلەن معنای ئەو وتار و قسەکردنە لە شوێنێک و هاتۆ دەرەوە کە بڕوایەکی ڕاستەقینەی تیا بوو. جا ئیمان و بڕوایەکی پتەوی هەبوو، لەگەڵ ئیمان و بڕواکەیە عەمەلی ساڵحیشی هەبوو. عەمەل و کرداری ساڵح چۆنیە؟ یعنی مەسەلەن خاوەنی بڵێ نوێژ و ڕۆژ و حەج و زەکات و ئاکاری شیرین و ئاکاری جوان و ئەمە پێڵە عەمەلی ساڵح. جا قورئان ئەم ئایەتە قورئانیە فەرمێ هەر کەسێ ئەم دوو شتەی تیاوێ، هەم ئیمان بەخوا و پێغەمبەرەکان و ئیمان بە مەلایکەکان و ئیمان بە قەبر و قیامەت و ڕۆژی دوایی
وعملي صالح شي لەگەڵ ئەنجام بدا عملی صالح بێتە لە چی ئەم ئیمانەوەی لێکە کە خاوەنی نوێژ و تەقوا و ڕۆژ و حەج و زەکات و دەستگیرەی فەقیر و فقرا و بدەن فەقیر و فقراوە بیت ئەوانە ڕەنگەداتەوە جا ماوەسە شەحمە ئەم دوو شتەی تیا بوو هەم ئیمانەکە هەم عمل صالحەکەیش ئەجا خوال لە پاداشی ئەم دوو شتە چیە فەرمێ ئەفەرمێ كانت لهم جنات الفردوس نزلا يعني جنة الفردوس کە شوێنێکی زۆر مهمە لە بەهەشتا لەوە شوێن بەرزتریانە خوا ئەیدا بەو کەسانە کە ئەم ئیمانە چاکە و ئەم عملە ساڵحیان هەیە جا ماوەسە شەحمەد من لێم یەقینەکە ئێستا لەناو جەنەت الفردەوس هەیە لەبەر چی لەبەرەوە ئیمان و بڕواکی پسەوی هەبوو و عملی ساڵحیشە بچکە ئەمان بینی جا ئەوانەی کە ئەچن و جەنەت الفردەوسە ئاەتێکی دوایەوە فەرمێ لا يبغون عنها حیوەلا قەت داوای ئەوە ناکەن لە خوای گەورە کە خوا لەم شوێنە بیان گوێژێتەوە بۆ شوێنێکی تر شوێنەکە ئەوەندە خۆشە قەت ئاوات ناخوازن کە لەم شوێنەمان گوێدەوە بۆ شوێنێکی تر خۆشتریانەمانە وەی مامۆستا ئەم خۆشەویستیە کە خوای باڵا دەست بڵاوێ کاتەوە بەسەر خەڵکی دانی ئەم کەسایەتیە کە لە خوای گەورە نزیک بێت تەنها بۆ کەسی ئیماندار نییە من نمونەیەکەوە باسکەم لە باشماق ئەو کارمەندانی کە لێ بوون ینی خۆ لەگەڵ فکری ئەویشانە بوو لانێ زۆر پێچوانەش بوون یان وڵی زۆر حەزمانە کرد هەر بێت تۆزە قسەی خۆشی بۆ کردیانی لێرە سەفەریە کرد ئەچوو بۆ ئێران یان وڵاتێکی دیکە لەخوا ماوەیەکێک بلەو کەسانی کە حەزمانە گەسەردانمان بکات و دانیش لەگەڵمانە ڕوویەکی خۆش ڕوویەکی نورانی قسەی خێری بۆ ئەکردین جا مەمەسم ینی ئەم خۆشەویستیە کە خۆی باڵا دەست بڵایە کاتەوە حتمما تەنها بۆ مسلمانانیش ینی غێری مسلمانی ژەر کاریگەرەوە یازان چۆنە ئیسا لە هینە باسەکە یعنی خوای گەورە میێران زۆر میهرەبانە لە تاریخی مێژووە هەیاڵێ قاڕون کە ئیدعای خوایەتیە کرد کە دوژمنی حەزەتی موسا بوو یعنی ئەو بوو حەزەتی موسا کە کاتێک ڕای کرد چوە ناو بەحرەکەوە جا بەحرەکە خوای گەورە و میهرەبان هەردوو لای وشک کرد ڕێڕەوەکەی بێشتەوە بە ڕێڕەوی وشکیە حەزەتی موسا هاتە ئەم بەرەوە ڕای کرد لە دەستی فیرعون بەڵام دوایی فیرعون کە زادی ئەویش هاتە ناویەوە بۆشکایەکە هاتە ناوەڕاستی لەبیا ئاوەکە هاتەوە یەک فیرعون و تاقمەکەی داپۆشی جا لەو کاتاڵێ فیرعون 70 جار داوای لە موساکە کە بێ بەدەمیەوە حەزەتی موسا جوابی نەدایەوە خوای گەورە و میهرەبان وحی بۆ موسا نار وەڵڵاهی ئەگەر یەک جار داوای لەوەم کردە ئەچوون بەدەمیەوە تێجا لەبەرەوە خوای گەورە و میهرەبان بە میهرەبانە حتا وە قاڕون کە ئیدعای خوایەتیە کە دوژمنی خوا بوو خوای گەورە میهرەبان فەرمێ ئەگەر یەک کەڕات داوای لە من کردە من ئەچوون بەدەمیەوە خوداسە پەنامەیە تۆ پەنان نەدا 70 جار داوای لێ کردی جا لەبەرەوە خوای گەورە و میهرەبان زۆر بە میهرەبانە یعنی پێشەوەی ئینسان ڕەحی دەربچێ ئەگەر بینی ئەرز و ئاسمان گوناه بێ هی ئەم پیاوە بە یەک تۆ بەخوا هەموو یەسڕێتەوە نایهێڵێ جا لەبەرەوە خوای گەورە و میهرەبان زۆر بە میهرەبانە جا هەر کەسێکە خۆی مەسەلەن ئیماندار و ئاکاری شیرین هەبێ دەتۆوەرە ئەبێ خوای گەورە و میهرەبان چی لەگەڵا بکە جا لەبەرەوە ماوەسا شێخ محەممەد لە ناحیەی علم و زانیاریەوە جگە لە ناحیەی مەسەلەن ئیمان و عیبادەت و تەقواکەی لە ناحیەکانی تریشا زۆر تەواو بوو مەسەلەن لەگەڵ خەڵقیان دایما زوان شیرین بوو لەگەڵ خەڵقا قسەی باش بوو قسەی خۆش بوو یعنی مەسەلەن من زۆر جار لە خزمەتیا بووم بۆ ملاولا ڕۆشتوین ئێمە مەسەلەن کاتی خۆی لەگەڵ یا ڕۆشتین چوون بۆ تاران مەسەلەن بۆ کەڕاج بۆ ئەم لای کەڕاج خۆلاسە بۆ شارەکانی ئێران مەسەلەن ئەهواز یعنی بۆ ئەو شوێنانە لە خزمەتیا بووین یعنی بەڕاستی ماوەسا شێخ محەممەد یعنی ئەدەب و ئەخلاق و ئاکارێکی جوانی وای هەبوو یعنی ئەوەی کە نەیبینی و حەزێکە دائیمە لە خزمەتیا بێ کە یەک ڕ بیبینایە ئەمە هۆکارچی هۆکاری عەمەل و کردارە جوانەکانی بوو هۆکاری ئەوە بوو کە ئەدەب و ئاکارە جوانەکانی پێغەمبەر لەوە شێخ محەممەد ڕەنگی دابوو
باش مامۆستا باسێکی لایەنی سیاسی بکەین لە مامۆستا شێخ محەممەد بەرزنجیدا کە دەستێکی باڵای هەبووە لە لایەنی سیاسیداوە چەندین شارەکانی باشووری کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستانیش گەڕاوە وای کڕۆکە سیاسەتێکی باشی هەبێت هەم لە باشوور هەم لە ڕۆژهەڵاتدا لایەنێکی باشی سیاسی کۆکرد بێتەوە باسێکمان بۆ بکەیت لە بواری سیاسیدا چ دەستێکی باڵای هەبوو مامۆستا والله مامۆستا شێخ محەممەد بەحەقەت یعنی لە ناحیە سیاسیەوە وەکۆڵێ زۆر پەلەبەرز بوون ئەمجا ئێمە یعنی دانیشتمان کردووە لەگەڵ مەسەرەن دەسەڵاتدارانی ئێرانە قەڵ سیاسیین لەگەڵ یانات بووە قسەی کردووە زۆر شت هەبووە یعنی ئێمە مخالف بووەوان بووین مەڵام مامۆستا شێخ محەممەد وای کردووە هەمووانی ڕازی کردووە ئەمە قەزایەگە سیاست و لێزانی نەبێ ناتوانێت و کارە بکە ئەمجا ئێمە من لە خزمەتیە سەفەرێک ڕۆشتین چوینە سووریا و ئەردەن و خۆلاسە لیبیا ئێمە لەوێ لەگەڵ معەمەر قەزافی کوبین و دانیشتمان کرد حتا معەمەر قەزافی وتی ئێمە جلی ئەوە جلی کوردیمان لەبەرا بوو جلی کوردیمان لەبەرا بوو خۆلاسە تەرتیبات و ئەمانە کە ئێمەی بینی زۆر یعنی سوپاس گوزاری کردین هین ساڵی چەند بوو مامۆستا ئەمە ساڵی چەند بوو بیری نەهێن ساڵی بەخوا نازانم 91 بوو 90 بوو ئەو دۆرانە چوین بەهەر حاڵ ئێمە داعوت بووین لەوێ دوو مؤتەمەری ئیسلامی هەبوو لێ لەوەی 15 شەوێک ماینەوە لەوێ ئەنجا داعوتی معەمەر قەزافی بووین دوایی تر مەسەلەن هەنێک هندی شیرینەیەک وەکو بڵێن کۆمەکی و یارمەتی وەمانەجا مەبەستم ئەوەیە لە ناو یعنی کۆمەڵی خەڵکا دەورەی 500 نەفەرە بوون یعنی لە ناو ئەمانە ئێمە لە پێشەوە بین بەخوا من لێرا بووم معەمەر قەزافی ئەوە لە بەردەم مناوم یعنی کە ئێمە ئەوە بینی بەم شێوازە لە دوایە وتی من بە ئێوە شانازیەکەم ئێوەی کورد ئیتر زۆر تعریفاتی کوردی کردو ئێمەی کردووەمانە جا مەسم ئەوەیە لە دواییە دانیشتن کرا لەگەڵ معەمەر قەزافیە باوەڕێکی معەمەر قەزافی کە چەند ساڵە ڕێی جمهور بووە تێگەل لەناو سیاسەتە ڕۆچووە یعنی لە سیاسەتە مامۆستا شێخ محەممەد وای لێ کرد کە ئەنەما هیچ پێ نییە جا ئەمە معنای وایە پیاوێکی سیاسەتمەدار بوو مامۆستا شێخ محەممەد لە هەموو ڕوویەکەوە ئەمجا ئێمە لەگەڵ سیاسەتمەدارانی ئەمدی و ئەودی و ئەملا ئەولا دانیشتمان کرد لەگەڵ مەسەر لەگەڵ وەکو بڵێن سیاسیەکانی ئەفغان دانیشتمان کردووە لە پاکستان هەروەها بێتەوە لە ئەردەن هەروەها بێتەوە لە سووریا ئەمجارە لە تورکیا لە پێڵن لیبیا لەمانە ئێمە دانیشتمان لەگەڵا کردوون ئەمجا لە سعودیە یعنی باوەڕەکەی دانیشتمان لەگەڵ هەر کەسێک کارکرد بێ یعنی وەلو سیاسەتمەداری ئەو شارە بوو بێ دوایی خۆی بە سفر زانیوە لە بەرامبەر مامۆستا شێخ محەممەد یعنی لە هەموو ڕوویەکەوە مامۆستا شێخ محەممەد بەرز بوو یا مامۆستا شتێکی دیکەی زۆر گرنگ لە کای سیاسی مامۆستایە ئەویشەوەیە کە ئەو بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی دروست کرد کە یەکەمین بزوتنەوە بوو یعنی کە زانی زەروریەتە کە دەستی موسڵمانان جەمعیەت بکەن و پێکەوە بن خۆیان پاڵ برادەرەکان و براکانی دیکەی و پێکەوە بزوتنەوەی ئیسلامیان دروست کرد یعنی خۆی جا نەکردەوە بە شوێن پۆست و پلە ئەویان نەگەڕا لە پێناوەوەی کە دەستە جەمعی باشترە کاریگەریە بێ لەسەر کۆمەڵگە مەچەند کاتی خۆی هێشتا حەوت مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلیوان هاتن بەو دیوە مەسەڵەن من یەکەم نەفەر بووم هاتم لە منتیقەی هین بەم دیوە لە پشتی ئەحمەداوە پێشوازیم لە مامۆستا عەلی باپیر و مامۆستا عەلی هەڵەبجە و جەماعەت کرد ئەمانە جا چوین بەدەمیانەوە بە حەق هەم بەدەم ئاوارەکانەوە بەخۆ ئێمە تقریبەن هەندێک شوێن هەبوو بمان لەو شوێنانە داماننا لە منتیقەی مەریوان جا زۆر یان هەن بەخوا من ینی ئافەتی وا بووە ناتواننا بوو منال بەخوا مناڵەکەم باوەشە کرد لە پشتی ئەحمەدەوە هەتا سەرکەر بووی لەبەر چکە لیان قەوما بوو ئەمانە ئەمجا لەگەڵیان دابەزینە خوارەوە بۆ دیشەرەوە مامۆستا لەحمەی کاکەم حەموو بوو چوینە ئۆردوگاکەی مەسەن لای دەجڵی لێوێ بەخیاتمان کردن و شۆڕە بۆیان تەرتیبیتن مەسەلەن هەر کەسێک کرد و کاتا بچوایە بۆ ئێران ئەیبرد بۆ یعنی منتیقەی زۆر دوور 3 ڕۆژ ڕێگە دوورە لێەوە هەتا ئیگەی تێ بەسارە یعنی ئێمە وامان کرد لە نزیک مەریوانە شوێنان بۆ تەرتیب بکەین
بۆ ئاوارانە ئەمجا لە دواییە لەگەڵ ماوەسا مەلا عوسمانوانە چون بۆ پاو ئەمانە بۆ خزمەتیان لەوێ قسەمان لەگەڵاکردن و خۆلاسە ئیتر باز لەم نەکرا ئێمە حیزبە ئیسلامیمان هەیە پەیوەندی ئیسلامی ئیتر خۆلاسە لەسەر ئەوە کارمان کرد ماوەسا شێخ محەممەدیش دەوری باشی بوو لەگەڵیانە قسەمان کرد ئیتر لەسەر ئەوە ڕێکەوتین کە بزوتنەوەیکی ئیسلامی دروستکەین يعني هنا كيم وهنا كمان بيتها بزنوي إسلامية الحركة الإسلامية في كردستان العراق أو ما ندرس كريتر يعني بلين السرطاي المستوية بيودي إسلامي بيودي إسلامي براسته أجا إما مقرات ما نبو مثلا لحدود كان العراق مقرات ما نبو وكبري خباتي شكداريش تانا بو هبو خباتي شكداريش ما نبو بيودي يتر لدوايا يتر كأمانات البته خلقي زوري خوش ما يتيابو لقلوانا هاتبون الحمد لله يتر باش بو بزنوي سليمان دروس کرد بە هەردوولامان ئیتر ماوەسا عوسمان مان کرد بە هین بە ڕابر و مرشیدی ئەو حرەکەیە بەڵماوەسایان لە جانبی کۆمەڵایەتیە چۆنی بوو تەعاملی لە سوڵحی ئەشەهەری لە زۆر کێشە کۆمەڵایەتیەکان هەرگیز و هەرگیز دڵنیام خۆت ئاسا قسەی ڕەت نەکرایە و لە نێو مەجلیس و نێو ماوەسا شێخ محەممەد بەڕاستی یعنی وەکو هیوا بوو ینی پیاوێکی سیاست مەدار بوو یانسانی سیاست مەدار ئەتوانێت مەسەن لە هەموو بارێک و لە هەموو ڕێکۆ قسە بکات وەکو جێرنۆڵی پیاوێک زۆر هین بووە ینی خاوەنی گفتوگۆ قسەی باش بووە لەگەڵ جەماعەتێکا دوشمنایەتی هەبووە ئەڵێن وتوێتی من هەر نەمکوژن تا ئەچمەلانی تر غەمم نییە هەردەم بیان گاتێ نەمکوژن ئیتر غەم نییە کە چۆن لایەن مەسەرەن دوشمنیشان بۆ ئەگەر لە دەور دەستیانکەتان ئاکوشت جا بەڵام کە چوو قسەی لەگەڵاکردن هێواشی کردبوون و خوداسە چوونە بابێکی ترەوە ماوەسا شێخ محەممەد دەمی بگەشتایەتە هەر کەسێک تێگەی وەلەو دوشمنێکی سەختیشی بووایە پێغەمبەری خوا هینە ماوەسا شەوحەد یعنی تەرتیباتێکی لەگەڵا کرد و هێواشی کردەوە و خوداسە نەرمونیان یەکردجا ماوەسا شێخ محەممەد یعنی پیاوێکی لێزان بوو پیاوێکی مەسەلەن لە عیلم و زانیاریە پایەکی بەرزی هەبوو ئەمجارە لە عەقڵ و ژیریە پەلەپایەکی بەرزی هەبوو جا ئەم چوار پێشتر کۆ بکەرەوە ئیتر بلیمەتێکی لێ دەرەچێت ئەلبەتە یعنی ماوەسا شێخ محەممەد زۆر پیاوێکی مەسەلەن لێ هاتوو ئازا و ماوەسا لەگەڵ هەموو ئەم شتانەیە دەرس و دەوریشی هەر بەردەوامیە بوو دەرسی هەبوو ئەرەوەڵام دەرچێ بوو مەگەر کاتێ بە سەفەر بچوایە ئێستا مەسەلە ئێمە سەفەرێک لەگەڵ ماوەسا شێخ محەممەد هاتین ماکمان پێش و هاتین بۆ لەو کاتا بوو کە مەسەڵەن کوردانی ئەمدی و حکومەت دەها هجوومی کرد حکومەتی عێراق ئێستا کوردەکان زۆری ئاوارە بوون هاتن بۆ ئێران ئێمە چوین بەدەم کوردی ئەم مەناتیقانەوە کە هاتوون بۆ منتیقەی بانە چون بەدەمیانەوە بۆ بانە ئیتر لەبارە کارێکی وامان کرد ئیتر ئەو مزگەوتەکان پڕی بوو لە عێراقی ئیتر لەوێ ئێمە بەسەریانەوە هینەوانە کرد و خۆلاسە تەرتیباتمان لەگەڵاکردن لەگەڵ مەسوولینی ئێرانیە هەوڵمانەدا کە تەرتیباتیان بکەم بۆ دوگان بۆ دروستکردن لەوێ بۆ ئێراقیانە ئەمجارە مەسەلەنەوەمان کردبوو لە بانە لە هەموو ماڵێک منجەڵە شەش تا دووزگایانە بۆ مزگەوتەکان بە قاپ تەوزیعیانە کرد بە سەریانە ئەڵبەتە من دەستمان هەبووە لەو کارە چاکان و ماوەسا شێخ محەممەد زیاتر دەستی هەبوو جا ماوەسا شێخ محەممەد زۆر پیاوێکی سالار و پیاوێکی زیرەک و بلیمت بوو لەو بارانە یعنی هەر شوێنێک ئاوا گرفتێکی تیا وایە ماوەسا شێخ محەممەد بشوایە گرەکەی یەکردەوە و حەلی یەکرد جا لەبەرەوە ماوەسا شێخ محەممەد یعنی بەحەقەت یعنی لەوانەیە بڵێم هەر عەیبی ئەوە بوو کورد بوو ئەگەر یعنی عەرەب بووە یا فارس بووە ئێستا ناوێک تری هەبوو ماوەسا شتێک لە ئێوەدا ماشەڵڵاتان لێ بەیانی جەنابێت ماوەسا شێخ محەممەد بەرزنجی ماوەسا مەلا عوسمان ینی بەرەکەت لە کاتتانە هەبووە لەلایەک حوجرە و دەرس و دەو لەلایەک کایی سیاسی لەلایەک گفتوگۆ لەلایەک دەرەوەی وڵات لەلایەک کێشە و مەشاکیلی خێزانی و کۆمەڵایەتی و ینی خۆی باڵادەست ئەم بەرەکەتەی خستبووە ینی کای ژیانی ئێوە هەمووتانەوە ینی خۆت ئاساشە جەنابی شەریکێک بوو لەو کەسایەتیان بۆچی ئەگەڕێنی تۆ ئەمە ینی بەخوازایی چۆنە خۆی کێشە سروشی بەشەریە کێشە هەر ئەبێ بەڵام گرنگەوەی کە ئینسان
کێشەکان بەرامبەری بکات بەرامبەری کێشەکان بۆچێتەوە بە زانایی و زانیاری و خلاصە ئەگەر خۆی بۆی حەلکرا باوی حەل نەکە تەسمیکی کە بۆی حەلکەن ئێستا مەسەلەن کاری وا ڕوویاوە ئەو شخصە کە لەبەینیانە مەسە کێشە ڕوویاوە یعنی خۆی بۆی حەل نەبووە بەخوا من چوون بۆم حەل کردووە جا لەبەرەوە هەر کاتێک کە مەسەلە کێشێک ببێ بەخۆم حەل نەکرابێ منیش ئەوە تەکلیفم مامۆسا کردووە مامۆستا مەلا عەلی بیارە یا مامۆستا شێخ محەممەد یا مامۆستا مەلا خولاسە عەلییان مامۆستا مەلا عوسمان بەیەکێ لە مامۆسایانە وتۆ حەل کردوین جا لەبەرەوە یعنی هەر کێشەیە کە ئینسان تێبکەوێ بەخۆی حەل نەبوو ئەتوانێت ڕووبادێکی کە لە خۆی چاکرێ بێ و بۆی حەلکات جا لەبەرەوە یعنی هەر کارێ هەر کێشەیە گەڕوو بدا ئیلا حەلکەرێک هەیە بووی جا لەبەرەوە بێ ئەو ئینسانانە بدۆچێتەوە کە حەلیەکە بۆی کارەکە ئینشاڵڵا بەرەو کۆتایی بڕوا چاو خۆش بە مامۆستا گیان زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا محمودی ئازادی هاوڕێ و هاوسەنگەری مامۆستای کۆچکرد و میوانمان بوو یاخوا دەست خۆش بێ خۆی گەورە پاداش بباتەوە دەست خۆش بە مامۆستا گیان زۆر سپاس دەکەین بێەوەی بنیاخوا دەست خۆش بێ ئامەدەێشتان کە یا ڕەبی سەلامەت